پێنج لاپەڕە لە ماوەی 4 کات ژمێرە لەبەرم کرد. ئێستاکە سپاس بۆخوا 5 لاپەڕە لە ماوەی 5 خولەکدا لەبەرەکەم 5 لاپەڕۆنی وڵی سەرتا زۆر بیرم نایە چکە زۆر خراپبوونەوەیە چکە ئەزمونێکی تازە بوو، بەڵام لە ئێستاە 3 لاپەڕۆنی و لە ماوەی 5 خولەکدا ئەتوانم لە بەبرکردنی بیستنی لەبەریکەم. وڵی هەر خۆی لەبەر ژمارە نەچوونە ئەدەبی، بەڵام ئێستا سپاس بۆخوا لێ خولەک 80 ژمارە لەبەر ئەەکەم. هەستی خان ئینشاڵا گەرتوانی بە کورتیەک خۆ بناسیێنی. من هەنسک نەبەست دانیشتوی سلێمانی 18 ساڵم و لە 11 ئامادەیم. الحەمدولله. بەشداروی چه گروپێکی؟ گروپی سیانزە. الحەمدولله کە بەسەرکەوتووی تەواوتان کرد و نەجاتێ بوو. ئەی باشە ئاست و توانەکانتان پێش خول چۆن بوو؟ ئەو ئێستا کە خولەکە تاوا بووە ئاست و توانەکانتان چۆنایە؟ زۆر باش نەبووم، ئاست و توانەکانم باش نەبوو، بەڵام ئێستا سپاس بۆخوا لە ئاست و توانایەکی زۆر باشدا. باش لە لەبەرکردنی بینی نییە کاتێککە سەرەتا چوارکژمێری سەرەتا تاقیکردنەوەیەکتان پێکرا، ئەو کاتە سەرەتای خولەکان لەبەرکردنی بینینیە چۆن بووی و ئێستا گەشتووی بە چه دەرەنجامێک؟ 35 لاپەڕە لە ماوەی 4 کات ژمێرە لەبەرم کرد. ئێستاکە سپاس بۆخوا 5 لاپەڕە لە ماوەی 5 خولەکدا لەبەرەکەم 5 لاپەڕۆنی. الحەمدولله ماشەئەڵڵا لەوێ دەرەنجامەکانتان زۆر جوانە، ماشەئەڵڵاتان لەوێ. ئەی لە لەبەرکردنی بیستنیە سەرەتا چۆن بوون و ئێستا چیتان لاتەوە؟ واروها لەبەرکردنی بیستنی ئایا بۆ ئێوە ئەزمونێکی تازە بوو؟ بەڵێ بێگومان ئەزمونێکی تازە بوو. وڵی سەرتا زۆر بیرم نایە چکە زۆر خراپبوونەوەیە چکە ئەزمونێکی تازە بوو، بەڵام لە ئێستاە 3 لاپەڕۆنی و لە ماوەی 5 خولەکدا ئەتوانم لە بەبرکردنی بیستنی لەبەریکەم. زۆر چاکە. ئەی زۆر باشە. لە لەبەرکردنی بیستنیشتا ماشەئەڵڵا دەرەنجامەکەتان هەر باشە، تەرتیباتە. ئەی باشە لە خێرابینینە ئایا خێرابینین سەرەتاکان چۆن بوون و ئێستش گەشتون بە چ دەرەنجامێک لە خێرابینینە؟ خێرابینین جۆری یەکەمی لە ماوەی ئەو کاتێک کە پێماندرا تەنها 31 لاپەڕم ئەبینی، سپاس بەخۆ ئێستاکە 350 لاپەڕە بەسەرەوە ئەبینم و هەروەها جۆری دۆمی ئێستاکە 91 لاپەڕەیە. ماشەئەڵڵا لەو دەرەنجامە جوانانە یاخوا هەر سەرکەوتن بێتە سەر ڕێگا دەرەنجامەکانە زۆر باش و چاک و ناوازەیە. ئەی باشە پێشتر لە ڕووی ژمارەوە ئیتر لە ڕووی ژمارەی تەلەفۆنەوە بێ یاخود ژمارە لە ڕووی ساڵەوە بێ حاڵت چۆن بوو و ئێستا لە ڕووی ژمارەوە حاڵت چۆن و گەشتوو بە چ دەرەنجامێک؟ وڵی هەر خۆی لەبەر ژمارە نەچوونە ئەدەبی، بەڵام ئێستا سپاس بەخوا لێ خولەک 80 ژمارە لەبەر ئەەکەم. ئەکە ماشەئەڵڵا یعنی پێشتر لە ڕووی ژمارەوە نەچوونە ئەدەبی لەبەر خاتری ساڵەکان و هەروە ئەی لە ڕووی لەبەرکردنی ژمارە تەلەفۆنەوە چۆنایی بوون؟ وەڵاهی ئێش خراپم چکە زۆر ژمارم بیر ئەچوتەوە، بەڵام ئێستا زۆر سپاس بۆخوا زۆر باشم. الحەمدولله لەخوار سەرکەوتوو بی. ئەی باشە تا چەند گۆڕانکاری ڕووی داوە لە ژیانتە دوای ئەم خولە لەم بوارانەدا ئیتر لە بواری بیر و باوەڕت بەسەبارەت بە تواناکانت لە ڕووی دەرونیەوە بێ یاخود سیستەمی خۆراکی و خواردنت یاخود خۆکان و سیستەمی خەوتنت؟ وڵی لە ڕووی خەوە زۆر باشبوومە، بە تایبەتی چکە من زۆر درەنگ ئەخەوتم، کێشەی خەوم هەبوو، بە لە ڕووی خواردنەوە من یعنی کەسێک نەبووم خواردنی تەندروست بخۆم. سپاس بۆخوا ئێستاکە خواردنەکانم زۆر تا ڕادێ زۆر باش بووەتەوە و لە ڕووی ئەوەی کە تەرکیزم زۆر باش بووەتەوە چکە بە تایبەت کە لە وێنە کێشانە زۆر باش هەستی پێکەم کە تەرکیزم زۆر باش بووەتەوە. سپاس بۆخوا. الحەمدولله. ئەی بیر و باوەڕت بەسەبارەت بە تواناکانی خۆ ئایا بیر و باوەڕ گۆڕاست لەسەرەوەی کە تواناکانە ئەتوانی فێری چەناشتی جیاواز بی؟ بێگومان بە ئەکیدیەوە زۆر بیر و باوەڕم گۆڕاوە. زۆر چاکە. ئەی لە ڕووی دەرونیەوانێ وەزعتان چۆنە ئێستا؟ سپاس بۆخواڵە زۆر باشم لە ڕووی دەرونیەوە. پێشتر زۆر قەلەقە بووم، بەڵام ئێستا ئەوەم نییە کە ئەتوانم بە ئاسانی لەبەری بکەم یا شتێک زۆر باش بوومە. کەواتە سترێس و شتیوا شەکەم بۆتە. بەڵێ سپاس بۆخوا. ماشەئەڵڵاتان لەوێ. ئەی لەگەڵ لە بیرچوونایە چۆنی؟ بۆ نمونە بابەتێک لەبەرەکەی پێشتر چۆنایی لە بیرچوونەوە بەسەرا هاو ئایا لە بیرچوونەوەی تکە بەسەرتا هاو زۆر بەخراپی بەسەرتا هاو
دووبارە چیت و سە شتەکان لە سەرتاوە لەبەر دەکردەوە ئێستش چۆن ئەڵێ ئێستا لەگەڵ لە بچوونەوەیە بابەتەکان کە لەبەر یەکەی زوو لە بیرتەچێتەوە. لە ئێستا بابەتەکان زۆر بە ئاسانی لەبیرم ناچێتەوە چکە بەتایبەت کە بە ڕێگاکانی نەخشەی زێنی و ئەیکەم زۆر باشم تا ماوەیەکی زۆر لەبیر مەمێنێتەوە سپاس بۆخوا پێشتر وا نەبووم. الحەمدولله الحەمدولله. ئەی کاریگەری وانەکانی مامۆستایان بەعام وەکو مامۆستا ئاوات و مامۆستا عەتا و مامۆستا سدیق و مامۆستا عەزیز و من تا چەندێک کاریگەری لەسەر تۆ بووە؟ بەجددی سپاسی تاک بە تاکی ستافەکەکەم بەجددی هەمویان هەوڵماندووبوونیان لەگەڵمانە بووە بەڵام ئیتر ئەوە بوو کە بەجددی سوودی زۆرم بینیوە ینی تا بڵم چەندە سوودم بینیوە کەمانی بەجددی ئەو ئاستی ئێستاتیان قەت بڕوام نەئەکرد بگەم بۆ پاستە. پێگەیشتم. ئەی ئایا هیچ وشەیەک هەیە بۆ نمونە هی مامۆستا ئاوات بێ یاخود وشەیەکی مامۆستا عەتا یاخود مامۆستا سدیق و مامۆستا عەزیز یاخود وشەیەکی من هیچ کام لەمانە وشەیەک هەیە زۆر کاریگەری لە سەر تۆ هەبوو بێ کە وتبێتیان؟ وڵای بێگومان بەڵام ئێستا حالێم بیرم نیە. باش زۆر ئاسایی. ئەی باشە چی پەیامێکە هەیە بۆ ئەوانی کاڵیان خولەکە پارەکەی زۆرە؟ وڵای لەوەی ئامنی سەرتاوا بێمە کردەوە بەڵام ئەو سوودانی کە وەرێ ئەگرین بەجددی شایانی ئەو پارەیە شایانی زیاتریشە بەجددی خۆم لە ماوەیە کە ویستم بەشدارکەم چکە ئەمزانی خۆم لەبەرکردنا خراپم ماوەی خۆم کردەوە لە ئەوەی کە هەندێکشتی ناپێویست بکڕم بەجددی لەوەی شاسوودم بینی دووبارە کە تێگەشتم هەندێکشتی ناپێویست دەکەم پارەکەم لە شتی ناپێویستە سەرف بکەم. زۆر چاکە. ئەی تۆش بە هەمان شێوەی هەنێک کەس پێ وابوو کە ئەم پارەیە تەنها زۆرە و یعنی پێویست ناکە ئەم پارە زۆری پێ بدرێ ئەی دوایەوەی کە بەشداریت کرد بیرۆڕا و گۆڕا لەسەرەوەی کە پارەکە ئاساییە یعنی بڕێکی بێ موشکیلەیە؟ بێگومان لەوەیە بۆم دەرکەوتەوە کە بڕێکی بێ موشکیلەیە و زۆر باش. ئەی باشە ئەم ڕیکلامانی کە ئێمە ئەیکەین وەکو بزانی کە تۆ بەشداوی چالاکنەی مەشکیاگە ئایا ئەم ڕیکلامانە هەروە ئەکرێ و ئەم ڕیکلامانە ڕاست نین کە ئەیکەین؟ نەخێر بێگومان وانە بێگومان هەموو ئەو ڕکلام و فیدباکانی دانراون وای لە من کرد کە بێم بەشدار بم و سپاس بەخوا خۆشم ئەنجامەکەیم بینی. الحەمدولله ثم الحەمدولله. ئەی جیاوازی ئەم خولە لەگەڵ خولەکانی تر یاخود ئەم ئەکادیمیایە لەگەڵ ئەکادیمیایەکانی تر بەعام چییە؟ ڕاشکاو بم من یەکەم ئەکادیمیا و یەکەم خولەکە بەشداریم لێ کە بێ بەڵام سپاس بەخوا سوودێکی یەجگار زۆرم بینیوە. الحەمدولله کە توانیمانە ببێتە جێگەی ڕەزامەندی بۆیەوە. ئەی سپاس بۆ ئایا دوای تاوابوونی خولەکە ئێمە هەر واستان لێنین و ئیتر ئێوە ڕۆن یاخود ئێمە واستان لێ نایەنین و چالاکی و شتی جیاوازی شتان بۆ خێنە ڕوو چالاکی پێشبڕکێ و شتی جیاواز و شتی نوێ؟ بێگومان وا بڕێرە کە چالاکی بۆمان بخرێتە ڕوو و هەروەها لەوەی کە ینی هەموو کات خەڵات دانراوە بۆی ئێمە چالاکی بکەین و پێشبڕکێ بکەین واز ناهێنم. زۆر چاکە واتە دای خولەکەش هەر لەگەڵتانە بەردەوام ئینشاڵڵا. زۆر چاک. ئەی پێشنیارت چییە بۆ خولی چالاکنەوەی مێشک یادگە؟ هیچ پێشنیارەکەت هەیە؟ وەڵی هیوادارم خولەکە چۆن ئاوا بە ئۆنلاین هەیە بەڕاستەوخۆیشە بێچکە یەکجار سوودی زۆرە هەنێک کەس هەیە لەوەیە نەتوانن بەشدار بن لە ئۆنلاینەوە ڕاستەوخۆشە بێ زۆر باشە. مابەسە لە ڕۆبەڕۆ وایە؟ بڵێ تێگەیشتم زۆر چاکە. ئەی باشە هیچ ئەزمونێکی خۆت هەیە کە بۆ بەشداروانی دوای خۆ ئینشاءڵڵا بتێ باسی کەی بەشداروانی دوای خۆ سوودی لێ بینی یاخود لە ئێستا هیچ شتێک لە بیرتانیە؟ وەڵی هیچ شتێکم بیر نییە. زۆر چاکە دەستەکانت خۆش بێ بۆ فیدباکەکەت ئینشاءڵڵا هەردەم سەرکەوتنیەتە سەر ڕێگات و خێریشێتە سەر ڕێگات. زۆر سپاس بۆ هەموو لای السلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.